یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەو دوو هێزن لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا بنەمای پێکەوەییان لەسەر بەرژەوەندی حزبی و شەخسی بنیادنراوە لە کاتێکدا حکوومەت و ژیانی خەڵکیان لەدەستا لەسەر کۆمنتێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندیەکانیان ئاڵۆزی تێدەکەوێت و لەسەر پۆست و ئیمتیازێک لە بەغدا و لەسەر حسابی کورد دەبێت فارس و عەرەب نێوەندگیریان بکات. ڕابردووی ئەو دوولایەنە و پێکەوەییان لە قەیران و نەهامەتیەکان وای کردووە هەر کامیان باز لە کەتن بکات ئەوی تریان ڕادەچڵەکێت. کاتێک قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت لە تویتێکدا پێشبینی ئەوە دەکات گەر کەتنێکی گەورە نەکەین دۆخی ئابووری هەرێم بەرەو باشتر دەڕوات. عەلی عەونی ئەندامی سەرکردایەتی پارتی دێتە وەڵام و دەڵێت کا قوبات ڕاستەکە گەر براکەی و دایکی و پووری و ئامۆزاکانی هیچ کەتنێکی دیکەی گەورە نەکەن بارودۆخ زۆر باشتر دەبێت. تاڵەبانیش جارێکی تر لە تویتێکی دیکەدا پندێکی پێشینیان دەنووسێتەوە و دەڵێت دار هەڵبڕە سەگی دز دیارە. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت ئاڵۆزی پەیوەندیەکانی ئەو دوو هێزە هیچ کات لەسەر بەرژەوەندی خەڵک نەبووە. لە ماوەی ڕابردوودا هیچ یەکێک لەو ناکۆکیانەی کە لە نێوان یەکێتی و پارتیدا هەبوو پەیوەندی بە بژێوی و ژیانی خەڵکەوە نەبووە. بۆ نمونە ڕۆژە لە ڕۆژان پارتی نەیگوتوە ئێمە لەگەڵ لابردنی پاشەکەوتی موچەین و یەکێتی بڵێ دژین. یەکێتی نەیگوتوە ئێمە لەگەڵ ئەوەیداین کارتی خوێندن و تەندروستی بە کارتی گشتی بمێنێتەوە پارتی بڵێ دژین. کێشە و ناکۆکی ئەم دوولایەنە لەسەر پۆستە لەسەر پارەیە، لەسەر وەزارەتی دادا، لەسەر وەزارەتی ناوخۆیە، لەسەر وەزارەتی پێشمەرگەیە. گرژیەکانی ئێستای نێوان یەکێتی و پارتی بە تایبەتی لە سەروبەندی پێکێنانی کابینەی نۆیەم دەگەڕێتەوە بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق و لە دوای ئەوەی یەکێتی ئەو پۆستەی وەرگرت ئیدی پارتی دەیەوێت هەر چۆنێک بێت تۆڵەی لێ بکاتەوە بە جۆرێک بارزانی ئامادە نییە تەنانەت لەسەر خواستی دەرەکی چاوی بە سەرۆک کۆمار بکەوێت و لەسەر پۆستی وەزارەتی دادیش محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق و نوری مالکی بوونەتە کۆتری ئاشتی نێوان ئەو دوولایەنە. پەیوەندی یەکێتی و پارتی لەسەر پۆستێک کە سەرۆک کۆمار بوو گەیشتۆتە ئاستێک کە نوری مالکی تەکلیف لە بارزانی بکە لەگەڵ یەکێتی کۆ ببێتەوە یان حەلبوسی بێتە هەولێر، محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بێتە هەولێر و داوا لە بارزانی بکە و نێوەنگیری بکە لە نێواندیاندا لەسەر پۆستی وەزیری داد. ئەمە کارێکی خراپە، ئەمە هەرێمی کوردستان بەرەو عقارێکی خراپدا دەبا. یەکێتی و پارتی دوو هێزی سیاسی چەکدارن کە حکومڕانی و بەردەوامی بەرژەوەندی ئابوووریەکانیان بەستراوەتەوە بە هێزی سەربازیان و هەمیشە ململانەکانیشیان لەسەر بەرژەوەندی ئابووری بووە. گەرناو دوو هێزە لە هیچ پرسێکی نیشتیمانی و پەیوەست بە ژیانی خەڵک نەک دژایەتی یەکدیان نەکردووە، تەنانەت سەنگەری تۆڕە کۆمەڵایەتیەکانیشیان لە یەکتر نەگرتووە و بەڕێکەوتنێکی دووقۆڵی نوێی ئابووری لەسەر حسابی خەڵک هەمیشە ناکۆکەکانیان کۆتایی پێهێناوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.